دیارە وەزارەتی ڕۆشنبیری دەیەوێت کارکردن لە میدیای ئەلکترۆنی ڕێک بخاتەوە. مەبەستمە گفتوگۆی زیاتر بکەم لەم بارەیەوە بەڕێز شەروان عەبدوڵڵا بەڕێوەبەری گشتی ڕاگەاندن و چاپ و بڵاوکردنەوە لە وەزارەتی ڕۆشنبیری ڕاستەوخۆ لە هەولێر لەگەڵم دەبێت. کاک شەروان ئەم کاتت باش، زۆر سپاس کە میوانی کوردستان 24. کاک شەروان سەرەتا پێم بڵێم ڕێنماییە نوێیەتان زیاتر کێ دەگرێتەوە؟ ئاڕاستەی کێی دەکەن؟ ئایا ئەو سایتانە ئەو ماڵپەرانەی کە چەند ساڵە کار دەکەن یا زیاتر مەبەستان ئەو پەیجانەیە کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و فەیسبوک و ئەوانە زیاتر ئێستا کار دەکەن؟ سڵاوتان لێبێ، سڵاو لە بینەرانی کوردستان 24. ئەو ڕێنماییەی وەزارەتی ڕۆشنبیری و لاوان تایبەتە بە کاری میدیا بە شێوەیەکی گشتی تەنیا ڕۆژنامە و گۆڤار ناگرێتەوە، بواری تەلەڤیزیۆن دەگرێتەوە، بواری رادیۆ دەگرێتەوە و لە سۆشیال میدیا لە ماوەی بابرێن ڕابردوو لە ئێستادا گەشەیەکی بەرچاوی بینیوە. وێب تیڤی پەیدا بووە و کۆمەڵێک پەیج و سایتی تر پەیدا بووە کە پێشتر لە ڕێنماییەکە جێگای نەکرابەوە. بەهۆی ئەو پێشکەوتنانەوە پێویست زانرا کە ئەو ڕێنماییە هەموار بکرێتەوە، تەصنیفی کارەکان بکرێتەوە، ئەوەی کە پەیوەستە بە بەرپرسیارەتی یاسای ژمارە 35 کاری ڕۆژنامەگەری و ڕۆژنامەی ئەلکترۆنی لە میدیای ئەلکترۆنی دابوونی هەیە. ئەوانە وەکو ڕۆژنامە و گۆڤار سندیکای ڕۆژنامە نووسان مامەڵەیان لەگەر بکە و ئەوانەی لە ئێستادا وێب تیڤیان هەیە و ڤیدیۆ لایڤیان هەیە دەچێتە بواری تەلەڤیزیۆن و میدیای بینرا و ئەوانە ژێمەوەکو میدیایشی بینرا و مامەڵەیان لەگەر بکەین لە سۆشیال میدیا بێ یان لە کەناڵی تەلەڤیزیۆنی ڕاستەوخۆ. ینی ئێستا وێب تیڤی زۆرە و چەندین پەیجی هەواڵی هەیە کە ڕۆژانە ینی بە بەردەوامی کار و چالاکیان هەیە. چەند لەوانە ناوی خۆیان تۆمار کردووە تا ئێستا؟ لە ئێستادا ژمارەیەک لای سندیکای ڕۆژنامە نووسان تۆمار کراون، ژمارەیەکیش لە وەزارەتی ڕۆشنبیری تۆمار کراون. بەوەی کە لای سندیکا هەیە ئەوەی لای ئێمەشێ نزیکەی 120 پەیج و سایت و کەناڵ خۆیان تۆمار کردووە. بەڵێ بەپێی پێشبینیەکانی ئێوە پێشبینی دەکەن ینی ژماری ئەوانەی کە خۆیان تۆمار نەکردبێت چەند بن؟ وەڵایی ینی ئەوە پێم وایە زەحمەتە بتوانین تەخمینی ئەوە بکەین. ژمارەیەکی زۆر هەیە، بەڵام ئەوانەیە وەکو دەستگای میدیایی کار دەکەن پێم وایە بەشێکیان تۆمار کراون بەشێکیان ماون، ینی لە قازانجی خۆشیانە ئەگەر بێیان خۆیان تۆمار بکەن، چونکە ئێمە لە داهاتوو هەموو دام و دەستگاکانی حکوومەت و ئەو دام و دەستگایانەی ڕەسمین بە لایحەیەک ئاگادار دەکەینەوە کە ئەوانی تۆمار کراون وەکو مۆڵەتی ڕەسمی مامەڵیان لەگەر بکرێت. بەڵێ کاک شەروان لە راپۆرتەکەی هاوکارم ڕێناز باسی ئەوەت کرد کە تا ئێستا نزیکەی 10 سکاڵا هەیە لەسەر بەشێک لەو پەیجانە. باشە ئەگەر ئەوانە بێناسنامە بن یاخود خۆیان تۆمار نەکردبێ، ئێوە چۆن مامەڵەیان لەگەڵ دەکەن؟ ئەمە ینی کاری دادگاکان و کاری ئێوە ئەگەر بتانەوێت بۆ نمونە سزایەکیان بەسەردا بسەپێنن یا سەرپێچیەک دەکەن، کاری ئەوەی قورستر نەکردووە؟ بەتاکید ئەم هانی هەموو ئەو پەیج و وێب تیڤیانە دەدەم کە بێن خۆیان تۆمار بکەن، چکۆکو باسم کرد لە مەسلحەت و لە بەرژەوەندی ئەوانە ژمارەیەکی زۆر کەناڵی ناپرۆفیشنال هەن، ینی بە شێوەیەکی ناپرۆفیشناڵی پیشەیی کار دەکەن، بەڕاستی ڕەنگە ناوی ئەوانەشیان زڕاند بێ کە بە شێوەیەکی پرۆفیشناڵانە کار دەکەن. بۆیە مەفروزە بێن خۆیان تۆمار بکەن بۆی بتوانین لە داهاتوو مامەڵەی هەم پیشەیانە هەم یاساییانیان لەگەر بکرێتن. زۆر لەو کەناڵانە لەو موسسانە ئێستا بە شێوەیەکی کاریگەر ڕۆڵیان هەیە و هەندێکیان داوای ئەوە دەکەن کە بارەگا دابنێن موسسەنە کارمەندیان هەیە و ئەگەر تۆمار نەکرێن ئەوە ینی ڕەنگە لایەنە پەیوەندیدارەکان ڕێگایان نەدەن، شارەوانیە وەزارەتی ناوخۆی لایەنی تری پەیوەندیدارە و لە کۆنگرە ڕۆژنامەوانەکان نەتوان بەشداری بکەن. بۆیە منهانیان دەدەم کە بێن خۆیان تۆمار بکەن بۆی مامەڵەیەکی یاسایی پیشەیی لە هاتووی لەگەریان بکرێت. بەڵێ کاک شەروان ئێستا خۆتەزانی ینی ئەوان کە کارەکەن مادام خۆیان تۆمار نەکردووە بەدەر لە ڕێنماییەکانی وەزارەتی ڕۆشنبیری و یاسای ڕۆژنامەگەری کار دەکەن، مەرجەکانی ئێوە قورس دەبن بۆ ئەوانە گەر بێن خۆیان تۆمار بکەن، چاوەڕێ ئەوە دەکەن کە بەشێک لەو پەیج و لەو دەستگایانە دابخرێن، ینی ڕێگە مۆڵەتی کارکردنیان پێنێن؟ بەڵێ ئەم ڕێنماییە تازەیە، ئەمە هەموو دەستگا میدیاییەکان و ئەو لایەنانە کە پەیوەندیدارن
داوایان لێکراوە کە لە ماوەی 3 مانگدا خۆیان بگونجێنن لەگەر ئەم ڕێنماییە و هەندێک میکانیزمی جێبەجێکردن هەیە ئەمە بەڕاستی کاری دەوێتن مەسەلەن بۆ نمونە لە میدیای ئەلکترۆنی پێویست بەوە دەکە بۆردێک دابدرێ ئەو بۆردەیە لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری و سەرپەرشتی دەکرێت پێویستە نوێنەری وەزارەتی گواستنەوە و گەیاندن و نوێنەری سندیکای ڕۆژنامەنووسان و نوێنەری وەزارەتی ناوخۆشی تێدا بێ بۆی هەر ئیجراعاتێک لەسەر ئەو بابەتە بکرێت لەسەر ئەو پەیج و کەناڵە نایاساییانە بکرێتن ئەو بۆردە بڕیاری لێ بداتن بۆیە لە ئێستادا بڕیاری ئیجراعات و سزادان ناتوانین دیاری بکەین بەڵام دوای ئەوەی کە ئەوانەی خۆیان تۆمار کرد یەکلا بوونەوە لەوەی کە چەند هاتوون و چەند ماوە و ئەگەر دوای دامەزراندنی ئەو بۆردە ڕەنگە بیر لەوە بکرێتەوە ئەوانەی کە نەهاتوون لە شێوەیەکی یاسایی ڕێگەیان پێ نەدرێتن بۆ نمونە ئەو کاتە چی ئەکرێ وایدانێ کە من خاوەنی پەیجەکەم ئێستا ڕۆژانە هەواڵ و کار و چالاکی بڵاوەکەم و ئەگەر نەهاتم لە ماوەیە و 3 مانگە خۆم تۆمار کرد دوای 3 مانگەکە ڕێکارەکانی ئێوە چییە بێ بەرامبەرم دوای 3 مانگە یەکەم شت ناتوانێت بەشداری کۆنگرە ڕسمی و ئەو کۆنفرانسانەی کە حکوومەتەتی چکە ئێمە بەلای حەیەک هەموو ئەوانەی کە خۆیان تۆمار دەکەن بەلای حەیەک دەدەینە هەموو دام و دەستگا و مؤسساتی حکوومەت بەوەی لە چالاکیەکان و کۆنفرانسەکان و کۆنگرەکان بەشداریان پێ بکرێت هەر پەیجێک خۆی تۆمار نەکاتن لەو چالاکیانە بێبەش دەکرێتن ئەمە یەکیان دوو بەشی زۆریان مایچیان هەیە و لە هەرێمی کوردستان دەسوڕێنەوە زۆر زار لە بازگەکان تووشی کێشە دەبن زۆر زار لە ڕووماڵی ڕووداوێک تووشی کێشە دەبن ئەگەر تۆمار نەکرابن بەڵای بەڕاستی ئێمە خۆمان بە خاوەنیان نازانین ینی دەچێتە بواری کارێکی نایاسایی بۆی بتوانن بە شێوەیەکی یاسایی کار بکەن و لە بەشداری چالاکیەکان بکەن لە هەرێمی کوردستان باشتر وایان خۆیان تۆمار بکەن بەڵێ باشە کاک شێروان لە ماوەی ئەو 3 مانگەدا ینی ئەگەر ئەوان نەهاتن خۆیان تۆمار بکەن ئێوە هیچ وادەکە درێژ دەکەنەوە بۆەوەی دەرفەتی زیاتریان پێ بکەن ئەمە بالضبط 3 مانگدا نەندراوە بۆ وارێک وەکو باسم کردەوە لە 3 مانگ خۆیان بگونجێنن ئەمە لە داهاتوو دوای دامەزراندنی ئەو بۆردە قسەی ترمان دەبێت لەسەر ئەوەی کە ئەوانەی کە نەهاتون چۆن مامەڵەیان لەگەر بکەین شێوازی جیاوازی تری یاسایی هەیە کە دەتوانین هەنگاوی بۆ بنێن و مامەڵەی لەگەر بکەین دەستخۆش بەڕێز شێروان ئاوڵا بەڕێوەبەری گشتی ڕاگەاندن و چاپ و بڵاوکردنەوە لە وەزارەتی ڕۆشنبیری سپاس کەمیانی کوردستان 24 بووی